نەبوونی کارگەیەکی ڕیسایکلین لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری وای کردووە زبڵ و خاشاکی سنوورەکە بە شێوەیەکی نازانستی لەناو ببرێت و ببێتە هۆی پیسبوونی ژینگەی ناوچەکە لەلایەک و بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی لە ناوچەکەدا لەلایەکی دیکەوە. ئەمە لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 14 مانگە بەردی بناغەیەکی کارگەیەکی ڕیسایکلین لە سنوورەکەدا دانراوە، بەڵام تا ئێستا کاری تێدا نەکراوە. دڵنیایەوە گرنگە کارگەی ڕیسایکلین لە هەموو پارێزگاوە لە قەزا گەورەکانی شاهبێت. گرنگی کارگەکە لە دوو لایەنەوە، لایەنێکیان جاکردنەوە ئەو پاشمەوە خۆڵ و خاشاکەی کە ڕۆژانە فڕێدرێ، هەندێکیان قابل ئەوەیە کە بەکار بێنرێتەوە، ناکرێ هەمووی ژێر خۆڵ بکرێ. گرنگی دووەمیشان کە لەوەی یەکەم تا ڕادێک بە ئەم زروفە مهمترە دۆزینەوەی هەلی کارە بۆ ژمارەیەکی زۆری خەڵک، چونکە لەگە دانانی ئەو کارگەیە ژمارەیەکی زۆری گەنج ئەتوانن لەوێ کاریان دەست بکەوێ و ئیشی تێدا بکەن. بەڵێ بەدواداچوونمان کردووە بەهۆی دواکەوتنی دەست بەکاربوونی کۆمپانیاوە بە پێ و گرێبەستەی کە کراوە لە بینی وەزارەتی شارەوانی کۆمپانیا شکار. کۆمپانیا ملزەمە بەدانانی ئەو کارگەیە. لە ئێستا لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیا گرێبەست کراوە لە مەرحەلەی دیزاین و ئامادەکردنی زەویەکایە بۆ کارگەکە. کە دیزاین تەواو بوو ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکا دەست بەکارە بن و کارگەکە دروستەکرێت. سەبارەت بە دواکەوتنی دەستکردن بە کارکردن لەو کارگەیەدا پەیام پەیوەندی کرد بە نوێنەری کۆمپانیای شکار لە قەزای چەمچەماڵ کە لایەنی جێبەجێکاری پرۆژەکەیە، بەڵام پەیوەندیەکە بەردەست نەبوو. پسپۆڕێکی بواری ژینگەش بوونی کارگەیەکی ڕیسایکلین لە سنوورەکەدا بۆ پاراستنی ژینگە لەلایەک و دۆزینەوەی هەلی کار بۆ ژمارێک لە هەوڵاتیان لەلایەکی دیکەوە بە گرنگ دەزانێت. هاوکات حکوومەتیش لە ئاست جێبەجێ نەکردنی پرۆژەکە بە کەم تەرخەم دەزانێت. بەڕاستی بوونی کارگەی ڕسایگلین لە هەر شوێنێکا بێم یەکێکە لە هۆکارەکانی پاراستنی ژینگە. بەداخەوە ماوەی 14 مانگە کە ئەم بەردی بناغی ئەم کارگەی دانراوە ئەوەیە کۆمپانیەکە پابند بووە بە دروستکردنی کارگەکە، وەڵامە وەکو ئێستاکە هیچ شتێ نەکراوە و کارگەکە دەست بەکار نەبووە. بەپێی زانیاریانێکی ئێمە شەمانە بەردەوام شارەوانی بەپێی ڕۆژ غرامەیانەکە هەسەن ئەم غرامەکردنە چارەسەر نییە لەبەرەوەی کۆمپانیەکە ئامادەیە ئەو بڕەغرامێ بدا لەوەیە مڕی غرامەکەش زۆر نەبێم. لەلایەکی ترەوە بوونی ئەم هەموو پاشەڕۆیی کە فرێ ئەدرێ ئەمە سەروەتێکی ئابووری گەورەیە کاتوان دووبارە بەکار بهێنرێتەوە، بەس بەداخەوە ئەستێنێرێ بە شێوازێکی نازانستی جگەلەوەی کە بۆ پیسبوونی ژینگە زیانی هەیە و ژینگە پیسەکە ئەو سەروەتە ئابووریە گەورەیە کاتوان دووبارە بەکار بهێنرێتەوە بکرێتە شتی تر بەداخەوە سوودی لێ نابینێم. بۆیە ئێمە بەردەوام جەخت لەسەر ئەواکەینەوە وەکو ڕێکخراوە ژینگەیەکە وەکو کەسانی پسپۆڕی ژینگە داوامان کردووە چی زووە ئەم کارگەی ڕسایکلین دروست بکرێت، بەس بەداخەوە تا ئێستاکە لێرە پەیوەندیدارەکان بەتایبەتی وەزارەتی شارەوانی کەم تەرخەمە نەم وەرەدە. بەس ئەو شێوە زانستی کە ئەستوێنرێ ئەوەی هەر بۆ خۆی دیسانەوە کاریگەریەکی خراپی هەیە لەسەر پیسبوونی ژینگە. بۆیە باشترین چارەسەر کارگەی ڕسایکلینەکەی بۆی دووبارە ئێمە سوود لەو پاژماوانش بینەوە کە لە ماڵانە فڕ ئەدرێت و هەموو نەستوێنرێت و ژینگەش پیس بکات. ساڵانە و بە بڕیارەکانی حکوومەتی هەرێم لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا بەردی بناغەیەکی زۆر لە پرۆژە خزمەتگوزاریەکان دادەنرێت، بەڵام لە ڕووی کرداریەوە ژمارەیەکی کەم لەو پرۆژە خزمەتگوزاریانە جێبەجێ دەکرێن. ئەم بەردەش هاوشێوەی چەندین بەردی دیکە لە چاوەڕوانی جێبەجێکردندایە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.